تایبەت لەسەر ئەو تونێلەی دەربەندیخان کە نۆژە نەکرێتەوە و ئەو گرفتانەی هەیبووە ئێمە لە هەولێرەوە ڕاستەوخۆ بەڕێز ئاگرین عەبدوڵڵا وەردەگرین کە بریکاری وەزارەتی گواستنەوە و نیشتەجێکردنە. بەڕێز ئاگرین سڵاو لێبێ، پێم بڵێ بە دروستی بودجەکەی و کاتەکەی بۆ نۆژەنکردنەوەی ئەو تونێلە چەندێکە، چونکە ژمارەی جیاوازە وترێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزۆنی کوردستان 24. لە ڕاستیدا نۆژەنکردنەوەی تونێلی دەربەندیخان 9 مانگ پێش ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوە دانیشتنێکی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی سلێمانی کرد کە ئەم تونێلە گەرچی ئەوەی تونێلێکی کۆنە زیاتر نزیکی 70 ساڵ ئەبێ دروستکراوە وەختی خۆی لەگەڵ بەنداوی دەربەندیخانە دروستکرا بوو، بەڵام ئێستا بۆتە ڕێڕەوێکی سەرەکی هاتوچۆ لە نێوان دەڤەری گەرمیان و پارێزگای سلێمانیا هاتوچۆکی زۆری لەسەر، بەڵام تونێلەکە زۆر کۆن بووە و ئینارەی تەواو نەبوو و هەندێک تاسە و کەم و کورتیش هەبوو لە بواری قیرەکەیە، بۆیە بڕیاردرا کە نۆژەنکردنەوەی بکرێت لە پێناوی کۆمفۆرتبڵتی واتە ئێراحەی سیاقەت نەک بۆ بواری تر و بودجێ 187 ملیۆن دیناری بۆ تەرخان کرا. 2 مانگ پێش ئێستا ڕەزامەندی هاتەوە، بەڵام ئالێتەکەیمان گۆڕی، بۆیە جێبەجێکردنی کەوتە ئەم ڕۆژانە و ئێستا تیمەکانی چاکردنەوە ڕێگاوبانی سلێمانی لەوێ بەردەوامن لە کارەکانیان و نۆژەنی ئەکەنەوە. باشە بەڕێز ئاگرین لە پاکێجەکەی هاوکارمانە پێشتر ئاماژەی بۆدا ئەو کەسانی کە قسەیان کردبوو وڵێ پێچێت هەم بودجەکە هەم ماوەی چاکردنەوە نۆژەنکردنەوەکەشی کەم بێت بۆ ئەوە. ئێوە پێتان وایە کە پێویستی بە زیاترە بێ یاخود ئەو گرفتانەی کە لە بودجە و کاتەکە ئەبێ دەتوانن بۆیان چارەسەر بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا ینی قسەی زۆر کرا لەسەر ئەم بابەتانە، زۆربەی زۆر ئەو قسانە دوور بوون لە ڕاستیەوە، قسەی هەڵبەسرا و دروستکراوە بوون. جارێک باسی ئەو کرا کە بودجەی 3 ملیۆن و 164 هزار دۆلاری بۆ تەرخان کراوە. ئەو ڕقەمە بە هیچ نەوعی لە پەڕا و لە دۆکیومنتەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە نە باس کراوە نە وجودی هەیە، تەنها هەر یەک بودجەیە کە 187 ملیۆنە. وەکو کات بەڕاستی ئێمە ئەمانەوەی کاتەکە کورد بێت چکە ڕێگەی بەدیل ڕێگەیەکی باش نییە، بە ناوچێکی شاخاوی سەختا تێ ئەپەڕێ ڕەنگە بار هەڵگرەکان و بەکارهێنەرانی ڕێگا بکەونە بارودۆخێکی سەختەوە، بۆیە ینی تەرکیزمان ئەوەیە کە تا بکرێت لەو مودەیە درێژ نەبێتەوە. ئەگەر هەر زۆر ناچار بووین درێژکردنەوەکە زۆر نەبی، وەکو بودجە و بودجەی کە دانرا وەکوتم تەنها بۆ دابینکردنی ڕووناکی بوو بۆ ناو تونێلەکە، چ لە دابینکردنی بڵێن گڵۆپی ڕووناکردنەوە یان بۆیاکردنی یان هەندێک کەم و کورتی لە کۆنکرێتەکە هەبوو چاکرێ یا هەندێک شوێن ئاودانی هەبوو معالەجە بکرێ بە شێوازی ئینجێکشن یا هەر شێوازێکی تری تەکنیکی بێ و ئەو جادەقیرەکەی ناویشی لە چەند شوێنێکە چاڵ و چۆڵی تیاپەیە بوو ئەو چاڵانە چا ئەکرێتەوە و ئێستا تیمەکان لەوێ لە نزیکەوەن بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی و ڕاوێژکارێک لەوێ ئەگە بزانیشتی زیاتری پێویستە ئاگادارمانەکەنەوە چکە احتیات هەیە لە هەموو پرۆژەیەکە ئەتوانین سوودی لێوەرگرین. باشە بەو هۆی کە ئەو ڕێگەیە ئەو تونێلە ڕێگەی نێوان ئەو ناوچانەی زۆر ورد کردوتەوە یاخود بڵین کاراسانی کردووە، بەڵام ئێستا شۆفێران ئەبێ بۆ ئەو ماوەی کە درێژ کراوەتەوە یاخود ئەو ماوەی کە نۆژە نەکرێتەوە ڕێگەیەکی دوورتر ببڕن، بەڵام بەهۆی سروشتی شوێنەکەەوە زۆر جار بارانبارین یاخود ئەو کانیانی لەو ناوەن کاریگەریە بێت لەسەر ماوەی تەواوکردنی نۆژەنکردنەوەکە. بۆ ئەمە چیەکەن؟ ئایا احتیاتیەوەتان کردووە بە خێراتر کارەکانی بکەن بۆی لە وەرزی زستانە تووشی گرفتی زیاتر نەبن؟ بەڵێ بە پێشببینی ئەمە ئیشەکان هەمووی لە ناو تونێل خۆیە ئەکرێت لەبەرەوە ینی کەشوهەوە کاریگەریکی ئەو تۆی نابێت لەسەری، بەڵام ڕەنگە ئیشەکان هەندێک وردەکاری فەنیاتی تایە لەبەر ئەوەی ئەو تونێلە زۆر کۆنە، ئەو لاینینە کۆنکریتەکەی زۆر کۆنە، ڕەنگام ئێستا حالیان خاوێنی ئەکەنەوە بۆی بزان ئایا درز و تەشەقۆقات و یان هیچ خەلەلێکی تر پێیا بۆ تاکو معالەجە بکرێ، بەڵام لە هەموو حاڵەتێکە تەرکیزمان ئەوەیە ماوەکە کورد بێ ماوەکە زیاد نەبێ. باشە بەڕێز ئاگرین، ئایا ناو تونێلەکە بووە بە هۆکاری ڕووداوی هاتوچۆ یاخود ڕێگاکەی دەوروبەری یاخود ئەو ڕێگای ئەو لۆفانەی کە لە پێش تونێلەکەەوە هەیە؟
بەڵێ لە ڕاستیدا لەناو تونێلەکە تا ئێستا هیچ حادیسەیەکمان نەبیستەوە یعنی هیچ حادیسەیەک تۆمار نەکراوە کە لە ناوخودی تونێلەکە یان ناوخودی تونێلەکە هۆکار ببێ بۆ حادیسە وەکو باسم کرد ئێمە ئەم نۆژەنکردنەوەی کە ئەکەین بۆ تونێلەکە مەبەستمان بۆ ئیراحەی ینی سیاقەت و هاژوشتنی ئۆتۆمبیل و بار هەڵگرە چکە تونێلێکی کورتە 500 مترە بەڵام بەو پێی کە تاریک بووە پاک و خاوێن نەبووە یەک دوو جار خەلەل لە بواری کۆنکریتەکە دروست بوو وتمان ئینارەیەکی بینی ڕووناک بکرێتەوە و هەندی علاماتی تیادانرێکە گاید و ڕێنمایەکی باش بکە بۆ بەکارهێنەرانی تونێلەکە بەڵام ئەو حادیسانی کە ئێمە پێمان گەیشتووە زیاتر لە دەمی تونێلەکە و بەرەو وارماوە ڕوئەیە بەداخەوە ئەو شوێنانەکە گرێدێکی زۆری وەکوتم ئەم تونێلە وەختی خۆی لەگەڵ بەنداوی دەربەنیخانە دروستکراوە دوو قەوسی زۆر ترسناک بەیەک ئەگا لە مەدخەلی تونێلەکە قەوسێکیان بڵێن ڤێرتیکڵێکی تشیان لە پانتاییە کە ئەمە یعنی مەیالە بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ لە مەدخەلی تونێلەکە باشە ئەی پلانتان نییە ئەو ڕێگەیە نۆژەن بکەنەوە لە دەمی تونێلەکەەوە لە ڕێبووم باسی بکەم بەڵێ ئەو شوێنانەی کە سەر ئەکەوێت ئەو جێگانی بەرزە لەبەرێ بار هەڵگرەکە ناتوان بە خێرایی بڕۆن ئەو سیارانی کە لە دوایان ئەبن ینی تەخیر ئەبن هەوڵی تەجاوزیان لە کاتی تەجاوزە حادیسە ڕووە ئێستا ئێمە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە پاکێجێکی گەورە بەدەسەوە ینی باشکردنی هاتوچۆ لە نێوان سلێمانی و گەرمیانە پاکێجێکی گەورەیە یەکەمیان تەواوکردنی ڕێگەی کەلار دەربەندیخانە کە بەداخەوە بەهۆی نەبوونی نەختینە لە بانکی گەرمیانە پرۆژەکە زۆر دوای کەوتووە وێرە ئەوەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت خۆی 6 میلیارد دیناری بۆ تەرخان کرد هەروها پێویستە تونێلێکی تازە دروستکەین تونێلێکی دووتیوبی دروستکەین لە چیای دەربەنیخانەکە بۆ بیبەستینەوە هەم بە دیوی بە پرۆژەی کەلار دەربەنیخانە هەم لەم دیویشەوە بە ڕێگەی بڵێن وارماوە دەربەنیخانەوە کە ئەوش نزیکی بودجێ 200 بۆ 220 میلیۆن دلاری پێویستە پرۆژەی وارماوە دەربەنیخان خودی خۆشی تەواوکەین کە ئەوش 10 میلیارد دیناری پێویستە ینی ئەمانە ئەرقامی گەورن بۆ ئەوی بتوانرێ کێشەی هاتوچۆ بڕکرێ ڕقمێکی زۆر زۆر گەورەی ئەوە لە ئێستا دەسەرۆکایەتی ئەنجومەن نەیتوانی ئەو بودجانە بۆ بەرفراوانیە تەرخانکە تاکو ئێمە بنبڕیکەین بەڵام بۆ ئەمە حەلێک پێشنیار کراو لایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە کە ئەویش بە تەنسیق بوو لەگەڵ ئیدارەی مەنتیقەکە و بەڕاستی مرور و هاتوچۆکە ڕێگەی ناوتاق هەیە لە وارماوە ناوتاق دەربەنیخان درێژەکەی 22 کیلۆمەترە خۆشبەختانە بەڕێ سەرۆکی حکوومەت 5 میلیارد و 800 میلیۆن دیناری تەرخان کردووە ئێستا لە داهاتوویەکی نزیکە پرۆسی تەندەری نەکرێت کە ئەو 22 کیلۆمەترە قیرتاو بکرێت ئەگەر ئەوە قیرتاو بکرێت ئەتوانرێت بار هەڵگرەکان تەحویلی سەر ئەو ڕێگایە بکرێت و ئەو زەخت و هاتوچۆیی و ئەو هۆکارانی کە ئەبنە حادیسەکە زۆریان بار هەڵگرەکان بەداخەوە نەچنەوە تونێلی دەربەنیخان و نەچنەوە ئەو قەوسە خراپانەی کە باسمان کرد یان ئەو بەرزایی کە باسمان کرد بەڵکو ئەو تەنها بۆ سیارە بچووکەکان بمێنێتەوە ئێستا ئێمە ئەوە بە حەلێکی بەدیل دانیم تا تونێلە تازەکە دروستەکرێت بەڵێ بەڕێزاگرین جگە لەوانە جگە لەو پرۆژانەی باست کرد هیچ پرۆژەیەکی دیکە هەیە کە وەکو وەزارەتی گواستنەوە و نیشتەجێکردن ئێوە لێرەوە ڕای بگەێنن کە پێش وەرزی زستان بۆ ئاوادانکردنەوە بێت و بە گوێگران و بە بیستەران و بینەرانیشی بن بە شێوەیەکی گشتی تاوان وەزارەتی ئاوەدانکردنەوەی نەگواستنەوە وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن ناوەکەی بۆ شێوازەیە ئێمە پلانمان پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانان کرد پلانەکە ڕەزامەندی هاتۆ بۆ پرۆژە بەردەوامەکان کە زۆری بتوانین بخینەوە کار کە پرۆژەی نۆژەنکردنەوەشی تیارچەنە نازانین ینی وەرزی زستان و باران تا چه حدێک ڕێمان لێ ئەگرێ یان نەختینە لە بانقەکانە تا چه حدێ بەڕاستی پەیە ئەبێ هەروە کۆمەڵی پرۆژەی نوێشمان پێشنیار کردووە کە ئومێدمان وایە ئەوانش ڕەزامەندی لەسەر بێتەوە نزیکترینیان ئەوە بوو کە لەو راپۆرتی ئێوە جەنابتانە باسکرا نۆژەنکردنەوەی ڕێگەی دۆڵی بالیسانە بە درێژی 23.5 کیلۆمتر کە ئەمە یەک پارچە ئەپگرێد ئەکرێت کاملەن چاک ئەکرێتەوە هەموو طبقەکانی بنی هەڵەگیرێتەوە بە شێوەیەکی وا چاکرێتەوە کە تەمەنی درێژ بێ و تەحملی ئەو بار هەڵگر و هاتوچێ بکە کە لەسەرێتی بەڕێزاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس